لەسەر بابەتی مانگرتنی بازرگان و دوکاندارەکان دژی پێناسی نوێی گومرجی لە عێراق من میوانێکم هەیە ڕەشید ئەلسەعیدی ئەندامی ئەنجومەنی کارگێڕی ژووری بازرگانی بەغدا کە لە بەغداوە لەگەڵمانە. بەڕێز ئەلسەعیدی ئەم کاتت باش. ئەم بڕیارەی حکوومەت وەک بینیمان کاردانەوەی لێکەوتوەتەوە. ئەمێ پرسیاری ئەوە بکەم ئەگەر ئەم بارودۆخە بەم شێوازە بەردەوام بێ و حکوومەت بە بڕیارەکەیان نەچێتەوە کاریگەری لەسەر ئابووری عێراق بە شێوەیەکی گشتی چۆنە بێت؟ زۆر سپاس بۆ میوانداریکردنم بەڕێز عەمار، سپاس بۆ کارمەندانی کوردستان سوچوار. بێگومان کاریگەری زۆر گەورەی نەرێنی دەبێت لەسەر بازاڕەکانی عێراق، بە یەکەم جار کاریگەری لەسەر هاوڵاتیان دەبێت، چونکە ئەم بڕیارانە پێویستن بە ژیانی هاوڵاتیانەوە. بێگومان کاریگەریەکە نەرێنی دەبێت. باش، کەواتە کاریگەریەکەی تەنها لەسەر بازرگانە نابێت کە وەکە بینین تەنها بازرگانەکان و دوکاندارەکان مانیان گرتووە ئەمڕۆ لە عێراق. بەڕێز عەمار، پرسەکە پەیوەستە بە بازرگانەوە. بێگومان ئەمە تەنها بازرگان ناگرێتەوە. بازرگان بەسەر کێ شتا بەشەکە؟ بەسەر خەڵکە. بەکەی دەفرۆشێت؟ بەسەر خەڵکی دەفرۆشێت. ئەمە کاریگەری لەسەر خەڵکی شەیە. ئێمە با ئەوە ڕوون بکەینەوە کە بازرگان تۆڕی هەیە لەناو بازاردا، هەمووی پەیوەستە بەیەکەوە. کاریگەریەکانی بە شێوەی نەرێنی لە جوملە فرۆش بۆ دوکاندار، بۆ بازرگان، بۆ هاوڵاتیش لە ئاخیرا پەیوەندی بە هەمویانەوە هەیە. خەڵک تا چەند بتوانن بەرگەی زیادکردنی پێناسی گومرگی بگرن؟ تەنانەت بۆ نمونە کەلوپەلی کارەبای لە 130 زیادی کردووە پێناسی گومرگەکەی. ئەمە زۆر زۆرە. هەندێک لە بەروبوومی خواردن لە 130 زیادی کردووە. بێگومان ئەمە ئەگەر بازرگان ئەم پێناسە بدات، بێگومان لەکێ وەردەگرێتەوە؟ لە جوملە فرۆش. جوملە فرۆش لەکێ وەردەگرێتەوە؟ لە هاوڵاتی وەردەگرێتەوە. واتە ئەو شتەی کە تۆ لە بازار دەیکڕیت گران دەبێت. ئەمەش کاریگەری لەسەر توانای کڕینی خەڵک دەبێت. ئێمە داوا لە بەرپرسان دەکەین، داوا لە وەزارەتی بازرگانی دەکەین، با پێکەوە دانیشین بۆ ئەوەی لەگەڵ کەرتی تایبەت پێکەوە دانیشین لە هەموو بوارەکاندا، بۆ ئەوەی ڕاوێژکاری ئابووری بێنن داینیشێن، پرسیاریان لێ بکەن، بۆ ئەوەی کە لە کۆتاییدا ئەنجامێکمان هەبێت کە هەمووان سوودی لێ وەرگرن، نەک ئاوە خۆسەپاندن. ئێستا ئێمە پێویستمان بە کۆمەڵێک هەنگاوە. یەکەم هەنگاویش ئەوەی ئەو کۆنتێنەرانی کە لە بەندەرەکانی بەسرە گیریان خواردووە ڕێگە بدەن بچێتە عێراقەوە. ئەو کۆنتێنەرانە ماوەیەکی زۆر لە بەندەرەکانی بەسرە گیریان خواردووە. هەروەها بە شێوەیەک پێناسی گومرگی دانێن کە لە 105 زیاتر نەبێت، چونکە ئەگەر لە 105 زیاتر بێت هەڵاوسانی ئابووری ڕوو دەدات. هەروەها کاریگەری لەسەر هاوڵاتیان دەبێت. بێگومان قسەکەی تۆ ڕاستە کە یەکەم کەس بازرگان زیانمەند دەبێت، بەڵام دوای ئەو کێ زیانمەند دەبێت دوکاندار زیانمەند دەبێت، دوای ئەویش هاوڵاتی. ئەمە بەشێکی خەڵک دەبینین کە موچەخۆرن، موچەخۆر داهاتەکەی سنووردار کراوە. بۆیە پێتان دەڵێم هەتا نرخی شتومەک زیاتر بکات خەڵک کەمتر دەیکڕن، چونکە پارەیان پێ نییە، چونکە داهاتیان سنووردارە. ئەمەش مانای وایە بۆ نمونە فەرمانبەرێک ئەگەر فەرمانبەرێک 1 ملیۆن دینار وەربگرێت، ئەگەر پێشتر 21-22 کەرەستەی جیاوازی کڕی بێت، ئێستا 10 دەکرێت، ناتوانێت زیاتر بکرێت، چونکە موچەکەی بەشی ناکات. یعنی ئەوەی کە من ڕوون دەکەمەوە هاوکێشەیەکی ئابووریە، پەیوەندی بە توانای کڕینەوە هەیە. زۆر باشە. بەڕێز ئەلسەعیدی، وەزیری بازرگانی پێش کەمێک هەواڵەکەیم خوێندەوە، ئەڵێ ئێمە ناڵین نرخ لە بازاڕەکانە بەرز ببێتەوە. ئابەم حاڵەوە توانن لە بازاڕەکانە نێڵم نرخ بەرز بێتەوە؟ بەڵێ بەڕێز عەمار. بەڵێ وەزیر بازرگانی چی وت؟ نایڵێن نرخەکان بەرز ببێتەوە و لیژنەکانمان چاودێری بازاڕەکەن. ئایا لیژنیان دروست کردووە بە چاودێری بازار؟ لەوە تێنەگەیشتم بە وردی. باش، پێچە پەیوەندیەکەم لەگەڵ بەڕێز ڕەشید ئەلسەعیدی باش نەبێت. بۆیە بەڕێز ڕەشید ئەلسەعیدی ئەندامی ئەنجومەنی کارگێڕی ژووری بازرگانی بەغدا، سپاس بۆ بەڕێستە.